دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیاوکارانم گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەی ئەمڕۆ هەینی 22 نۆڤەمبەری 2024تان پێشکەش دەکەین. بەیەک دەنگی تێکوشینێ بلند بکەن و توندیە تێک ببن. ژنە ئازاد جباکە ئازاد وەلدینە. تێکوشینە ژنێ وێ مێرێ کۆلا ئازاد بکە. ژن پێشەنگە ژیانەیە. ژن هیویا ژیانەیە. بێ تەکوشینە ژنێ وێ civak ئازاد ببە. ژن ژیان ئازادی. هلیکۆپتەری جەنگی دەوڵەتی داگیرکەری تورک باچڕی گوندی گۆهەرزی و شارەدەی دێرۆلۆک بردومان دەکەن با گوێرەی زانیاریە سەرچاوە هەرێمیەکان و ئەو دیمەنانەی کە بڵاو بوونەتەوە لە ئێستادا. هلیکۆپتەری جەنگی دەوڵەتی داگیرکەری تورک باچڕی گوندی گۆهەرزی و شارەدەی دێرۆلۆکی سەر بە شارۆچکەی ئامەدی لە سنووری پارێزگای دۆهۆک بردومان دەکات. لایەکی تریشەوە دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی بەردەوامن لە تۆپبارانکردنی ڕۆژاوای کوردستان و لەو چوارچێوەشدا بە 74 هاون و گول لە تۆپ گوندەکانی منبەجیان شەوی ڕابردوو تۆپباران کردووە. ئاژانسی هەواڵی ئانها سەبارەت بە تۆپبارانکردنی گوندەکانی منبەج ڕایگەیاند سوپای داگیرکەری تورک و چەتەکانی شەوی ڕابردوو کاتژمێرنەوە بە چەکی قورس گوندەکانی منبەجیان تۆپباران کردووە. ئاماژە بەوەش کراوە سوپای تورک و چەتەکانی گوندەکانی ئەوەسەلجی یان لێ سەیدە داندانیە و جاموسیە لە باکووری ڕۆژاوای منبەج و گوندەکانی کۆریۆک و قۆرت واران لا گوندەکانی ڕۆژاوای کانتۆنی منبەجیان تۆپباران کردووە. هاوکات ئەو گوندانەی ئاماژیان بۆ کراوە بە 74 گول لە هاون و گول لە تۆپ لەلایەن سوپای داگیرکەری تورک و چەتەکانیەوە تۆپباران کراون. تێکۆشانی ئازادی گەلی کورد سەدان ساڵە بەردەوامە و ڕێگەی ئەم تێکۆشانە پڕە لە هەوراز و نشێو. مێژووی دامەزراندنی پەکەکە بە ئایدیاکانی ڕێبار ئۆجەلان بووە خاڵێکی بەهێزی ئەم تێکۆشانە و بەگەڕانەوە بۆ مێژووی کورد و بنیادنانی ئایندەی گەلی کورد بووە خاڵی داکوتینی شۆڕەکانی گەلی کورد. واتە پەکەکە خاڵی چڕبوونەوە و نوێبوونەوەی تێکۆشانی گەلی کورد بە ڕووچوونەوە نێو دەروون کۆمەلگای کوردیەوە. ئەمەش وای کردووە هۆشمەندیەک بە ئافرێنێت و ببێتە هۆشمەندی دەستەکۆی کۆمەڵایەتی گەلی کورد. ئەم تێکۆشانە ڕۆمانی داستانێکە بۆ عەشق حەقیقەت و ئازادی. ڕۆمانی ژیانەوە لا وڵاتی ڕۆژ ئامارە هەنگاوی دەستپێکی گێڕانەوەی ئەم داستانەیە کە لەلایەن محەممەد سەعید ئۆچلو بە ڕەنج و هەستیاریەکی بەرفراوانەوە ئامادەکراوە. ئەم ڕۆمانە ڕۆمانی تێکۆشانی پەکەکە و ڕێبەرۆجەلانە دەستپێکێکە بۆ لێگەڕینی پنت بە پنتی تێکۆشان باوردەکاریەکی بەرفراوانەوە لە هەرسێ بەشی ڕۆمانەکەدا شاهدی لەم داستانە ژیانیە دەکەین. ڕۆمانەکە با پشگیری ناوەندی وەشانی مەیمان کراوە بە زمانی کوردی و لە ئێستادا بە زمانی کوردی لە هەموو ناوەندەکانی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی لە ئەوروپا و ستاندی چالاکی و فستیڤالەکان هەروەها لەسەر ماڵپەڕی ناوەندی وەشانی مەیمان و پەرتووکخانەکان لەبەردەستایە. بۆ جارێکی تر دەوڵەتی داگیرکەری تورک بۆ 6 مانگی تر بڕیاری قەدەغەی چاوپێکەوتنی پارێزەرانی لە گاڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان دەرکرد. لە دژی ئەم بڕیارەش گەلی کورد لە چوارپارچی کوردستان و دەرەوەی وڵات ناڕزایەتیان نیشاندا و لەو چوارچێوەشدا گەلی کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخموور ڕێپێوانێکی جەماوەریان ئەنجامدا و بڕیارەکەیان شەرمەزار کرد. لە ڕێپێوانەکەدا هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی کەمپی مەخموور ئەحمەد شەهباز ڕاگەیاندراوێکی خوێندەوە.
صدمی کومبیناما مشامه دیسا دولت داگرکر یا قرکر تجید لسر ریبرتی دیسا دم دریش کرن جبای کو ین دبیجن امی سروکی ریبری گلی کرد امی بینین مجلس دولت ترکیه داگرکر دبدین آخفتن فقط دخواهید افتشت همی نراستی بیبختی بی احلاقتی کو دخوازن مجه کردار تیک بدن لی گلی کرد ریبرتی شورشا گلی کرد به باش دزانت ملت کردش به باش دزانت و دکو دولابین دولتا ترک یا داگرکر و گلی کرد تیگی هشتیا بس سالان 100 سالان قامپلو بیبختی درویتی به همه گلی کرد ددل مشاندن توب کیمیا جبل خانه تشتک لسر گریلا نماند دا مشاندن نکاری هزا گریلا بشکند ایرو دست آبه دکو دولابین جدا به جدا دهم پارتی حزب رابین نکارین به انبری فکری برتی خواه وید بیجد باش ریکو پیک بکد خواه سر حکم بگیرد یکو دکوت اون یکو سر بکوه گلی کرده هم دوباره بیجیم بجی سر و کاپو بجی سر و کاپو بجی سر و کاپ کۆمیتەی هاوپەیمانێتی و پەیوەندیە سیاسیە دیموکراتیکەکانی کۆنگرەیستار با بۆنەی 25 تەشرینی دووەم ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژباژنان نامەیەکی پشتیوانی بۆ شۆڕشگێڕان و تەفگەرە جیهانیەکانی ژنان ئاراستە کردووە. لە سەرەتای نامەکەدا ئاماژە بەوە دەکات ئەقڵیەتی پیاوسالاری سەرچاوەی کۆلۆنیاڵی و داگیرکاری و کۆمەڵکوژی و توندوتیژی سیستەماتیکی سەر ژنانە بۆیە پێویستە وەک ژنان لا دژی هەموو ئەمانە کات دەوڵەت تا دێت زیاتری دەکات تێکۆشان بەڕێوە ببین. هەروەها کۆنگرەیستار ڕایشی گەیاندووە شەڕی سێهەمی جیهانی لە بنەمای خۆیدا ئەم شەڕە لە دژی ئایدیای پێکەوە ژیانە کامیراتی مێژووی و بەهاکانی کۆمەڵگەی لەسەر دامەزرێنراوە. لە نامەکەدا باس لەوەش دەکرێت وەک ژنان لە ڕۆژاوای کوردستان با دروشمی بە فەلسەفەی ژنجیان ئازادی خۆمان دەپارێزین لە بەرخۆداندا دەبین. هەروەها لە درێژەی نامەکەدا ئاماژە بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لەسەر گەل و ژنان کراوە و پەیامی بەرخۆدان لە دژی ئەو هێرشانە دراوە. کۆنگرەیستار لە کۆتاییشدا جەخت دەکاتەوە پێکەوە مێژووی تێکۆشان لە قۆناغێکی نوێدا دادەڕێژینەوە بۆ خوڵقاندنی ئایندەیەکی ئازاد وەرن پێکەوە تێکۆشان و یەکگرتوویمان بەهێز بکەین و ئەم سەدەیە بکەینە سەدەی ئازادی و دەنگی ژنان. تأكيد القائد الأبو على حرية المرأة. جياني نكوشن. کشتش جنیان را ماوان باسو. همبری در وکرنا جن بلین کاری خصبینا جن. Kadın doğadır, doğayı katletmeyelim. Desen dişin dikil, azad bir şey desin kinde, avdanman desin dişin. Yaşasın kadın dayanışması! هاوسەرۆکانی دەم پارتی ئەسێنوەرد ڕۆژدا یەڵماز و عەبدوڵڵا ئارینان بە تۆمەتی ئەندامێتی لا ڕێکخستن زیندانی کران. پۆلیسی دەوڵەتی داگیرکەری تورک لە 18 تەشرینی دووەم هەڵی کوتایە سەر بارەگای پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی ئەسێنوەردی ئیستانبول و دوای لێکۆڵینەوەی هاوسەرۆکانی دەم پارتی ئەسێنوەرد ڕۆژدا یەڵماز و عەبدوڵڵا ئارینان بۆ ئیفادە بانکران بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی ئیستانبول. دواتر هەردوو هاوسەرۆک دەست بەسەر کران و دەست بە پشکنینی ماڵەکانیان کرا. هەروەها لە دوای ئیفادە وەرگرتنیان دادگا بە تۆمەتی پرۆپاگاندەی ڕێکخستنی و ئەندامەتی لا ڕێکخستن هەردوو هاوسەرۆکی ئەسێنوەردیان زیندانی کردووە. محمود مەشهەدانی سەرۆکی پەرلەمانی عێراق گەیشتە شاری هەولێر و بڕیارە بەشداری لە کارەکانی کۆڕبەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات. نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆک پەرلەمانی عێراق سەبارەت بە هۆکاری سەردانیکردنی محمود مەشهەدانی سەرۆکی پەرلەمان بۆ هەولێر ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوە کراوە شەوی ڕابردوو محمود مەشهەدانی گەیشتە شاری هەولێر و ئەمەش یەکەم سەردانی مەشهەدانیە بۆ هەرێمی کوردستان لە دوای دەستبەکاربوونی وەک سەرۆکی پەرلەمانی عێراق. هەروەها ئاماژە بەوەش کراوە ئەم سەردانە بۆ بەشداریکردنە لە کارەکانی کۆڕبەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست.
کورد و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژنجیان ئازادی کا پێشووتر لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ تۆڕی نەیاران و بڵاوکردنەوەی قسەی ناڕاست سەرجەم بە 2 ساڵ و 6 مانگ زیندان مەحکومکرابوو دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی تارانی گەورە فەشافویە ڕاگوازرایەوە. ئەم هاوڵاتیە بە تۆمەتی بڵاوکردنەوەی قسەی ناڕاست لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە ساڵێک زیندانی و لەلایەن لقی 28 هەر ئەو دادگایەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ تۆڕی نەیاران بە 18 مانگ زیندان مەحکوم کراوە. ڕەزا ڕەمەزانزادە چالاکی مەدەنی و سیاسی چەندین جار بابۆنەی میدیایی کردنی کێشەی زیندانیان لا زیندانەکانی وەکیلاوای مەشهەد و تارانی گەورە و هەروەها لا ڕاپەڕینی ساڵی 2019 ڕوبەڕووی دۆسیەی نوێ و دەست بەسەری درێژخایان بوویەوە. با بنەماگرتنی جەوهەری ڕاستەقینەی ژن لە ژێر فکر و ڕامانی ڕێبەرۆجەلاندا بە تەواوی لە ناو پەکەکەدا ڕەنگی داوەتەوە و فەلسەفەی ژنجیان ئازادی لەگەڵ دروستبوونی پەکەکەدا یەکانگیر دەبێت و دەبێتە بنەمای ژنی ئازاد لە تەواوی جیهاندا. جیاواز لەو ئازادیەی کا سیستەمی سەرمایەداری بۆ کۆمەلگە و بەتایبەت ژنان دایڕشتووە بەڵکو داڕشتنەوەی فکر و پەروەردەی تاک و هێزی خۆپارێزی کرۆکی سەرکەوتن و بڵاوبوونەوەی ئەو فکرەیە لە ناو کوردستان و جیهانیشدا. لەم بارەیەوە و هاوکارانمان دۆسیەکیان ئامادە کردووە با گوێی لێ بگرین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا. ژنان لەناو خەبات و فکری پەکەکەدا بەشی یەکەم لە زنجیرە دۆسیەی خەباتی چەکداری ژنان بۆ پاراستنی هەبوون. بە بنەماگرتنی جەوهەری ڕاستەقینەی ژن لە ژێر فکر و ڕامانی ڕێبەراپۆدا بە تەواوی لە ناو پەکەکەدا ڕەنگی داوەتەوە و فەلسەفەی ژن ژیان ئازادی لەگەڵ دروستبوونی پەکەکەدا یەکانگیر دەبێت و دەبێتە بنەمای ژنی ئازاد لە تەواوی جیهاندا. جیاواز لەو ئازادیەی کە سیستمی سەرمایەداری بۆ کۆمەڵگە و بەتایبەت ژنان دایڕشتووە بەڵکو داڕشتنەوەی فکر و پەروەردەی تاک و هێزی خۆپارێزی کڕۆکی سەرکەوتن و بڵاوبوونەوەی ئەو فکرەیە لە ناو کوردستان و جیهانیشدا. پەکەکە کۆمەڵگەیەکی سیاسی و ئەخلاقی بە بنەما وەردەگرێت کە لەسەر بناغی نەتەوەی دیموکراتیک ئازادی ژن ئیکۆلۆژی خوڵقاوە. هەر بۆیە تێکۆشانی زەحمەت لە نێو پەکەکەدا تێکۆشانی فکریە. پێش هەموو شتێک پەکەکە کاری دەستپێکی خۆی لە بواری فکری دەکات و دەیەوێت عەقڵیەتی کۆمەڵایەتی لە دەسەڵاتداری و باوکسالاری و چەوساننەوە پاک بکاتەوە. خەباتی پەکەکە بۆ پاراستنی جەوهەری ژن. ئازادی ژن جەوهەری ئەم تێکۆشانەیە چونکە سیستمی باوکسالاری و دەوڵەتگەرایی 5,000 ساڵە ژنی لەژێر فشاردا هێشتۆتەوە. ڕەنجی ژنی بە گوێرەی بەرژەوەندی عەقڵیەتی پیاوسالار بەکارهێناوە. بە کۆیلەکردنی ژن کۆمەڵگە و سروشتی لەژێر سەروەری دەسەڵاتداری خۆیدا هێشتۆتەوە. بۆیە مرۆڤ دەتوانێت بە پەکەکە بڵێت تەفگەری سەرڕاستکردنەوەی مێژووی درۆینەیە. عەقڵیەتی کۆنی پیاوسالاری و دژە ژن تا ئێستاش کاریگەری لەسەر زۆر کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. بەتایبەت لە کوردستاندا لەلایەن هەندێک خێڵەوە ژنان وەک کۆیلە و بەردەست تەماشا دەکرێن و تەواوی پیرۆزیەکانیان لە ژن قۆرەخ کردووە. لە ناو کۆمەلگاشدا بەهۆی دەسەڵاتی ئەو جۆرە خێڵ و لایەنە سیاسێت داخراوەوە ڕاستەوخۆ لە پێگەی ژن دەدرێت و وەک پلە دوو مامەڵەیان لەگەڵ دەکرێت. بەڵام پەکەکە بە میراتی بەرخۆدانی کۆمەڵایەتی مێژوویی هەوڵ دەدات لە چوارچێوەی مۆدێرنیتەی دیموکراتیکدا بەهای ئەخلاقی و معنەوی کۆمەڵگەی سروشتی سەر لە نوێ بژێنێتەوە و پەیڕەوی بکات. هەر لەبەر ئەمەیە ئامانجی بنەڕەتی پەکەکە خوڵقاندنی ژیان و کۆمەلگایەکی نوێیە. عەقڵێکی نوێیە بە پێشەنگایەتی ژیانی ئازاد. ئەمە ژوای کرد کە ژن لە ناو ئەم فکرەدا جەوهەری ڕاستەقینەی خۆی بپارێزێت و ببنە نمونەی کۆمەلگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان. چونکە لە هەر جێیەکی ئەم دنیا کە باز لە پەکەکە دەکرێت ڕاستەوخۆ سەرنج دەچێتە سەر ژن وەک هەبوونێکی پیرۆزی ناو کۆمەلگە. ژنان لە ناو خەباتی ڕێخستنی پەکەکەدا هەر لە دەستپێکی دامەزرانی پەکەکەدا و ڕاگەیاندنی وەک بزوتنەوەیکی شۆڕژگێڕی و زیهنی هەریەک لە ساکینە جانسز و
کەسیرە یاڵدرم وەک دوو ژنی بوێر بەرامبەر عەقڵیەتی پیاو سەلاری و ڕەتکردنەوەی نەتەوەکەیان بەشداری ئەم تێکۆشانە دەبن و ڕۆڵی کاریگەری خۆیان لەناو بزوتنەوەکەدا دەبینن. بەتایبەت ساکینە جانسز کە ژیانی پڕ لە تێکۆشانی پێشکەشی نەتەوەکەی کردو بووە پێشەنگێک بۆ تەواوی کۆمەلگە و ڕێنیشاندەرێک بۆ تەواوی ژنان. هەر ئەمەش بووە هۆکارێک کە عەقڵیەتی فاشیست و پیاو سەلار لە ناو جەرگەی وڵاتی بەناو دیموکراسیدا لە فەڕەنسا تیرۆری بکەن. گرنگی پێگەیژن لە ناوەندی بڕیارداندا. یەکێک لەو مۆدێلانەی کە پەکەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ یەکەم جار ئەزموونی کرد تەواوی دەسەڵاتی خۆسەپێنی و تاگەڕەوی و پیاوسالاری بە کۆتا گەیان سیستمی هاوسەرۆکی بوو کە تێیدا دەسەڵاتێکی هاوبەش و یەکسان شۆڕ دەکاتەوە بۆ ناو کۆمەڵگە و تەواوی بڕیارەکان بە هاوبەشی دەردەکرێت. ئەمە ژوا دەکات ژنان لەناو جەوهەری ڕاستەقینەی کۆمەڵگەدا خودخاوەن دەرکەون و ئەڵقەکانی سیستمی پیاوسالاری و خێڵگەرایی هەڵوەشێنن. هەرچەنە ئەم جۆرە مۆدێلە لەلایەن سیستمی سەرمایەداری و پیاوسالاریەوە ڕەت دەکرێتەوە. نمونەی ئەوەش ساڵی 2013 ڕێبەراپۆ پێشنیاری کرد هەریەک لە لەیلازانە و مەسعود بارزانی ببنە هاوسەرۆکی کەنەکە، بەڵام عەقڵیەتی خێڵێکی ئەوەی پێ قوبوڵ نەکرا. هاوکات لە ساڵی 2024 هەریەک لە پادێ و تەفگەری ئازادی کۆمەلگەی کوردستان لە عێراقدا کە مۆڵەتی فەرمی کارکردنیان هەبوو پەیڕەوی ئەم مۆدێلەیان دەکرد بە هەوڵی پەدەکە دەوڵەتی تورک و عێراق داخران. هێزی سەربازی ژنان لە ناو پەکەکەدا. هەر لە سەرەتای دامەزراندن و بنیادنانی پەکەکەوە لە ژێر فیکر و ڕامانی ڕێبەراپۆدا لە ساڵی 1970ەوە ژنان بەشداری کارایان هەبووە و بەشداری لە چالاکیە سەربازی و سیاسیەکاندا کردووە. لەو چوارچێوەیەشدا ژنانی وەک زەینەب کێناجی، شەهید زیلان و سەما یوجە دەبنە تۆپەڵێک ئاگر بەڕووی عەقڵیەتی دەسەڵات خوازی و پیاوسالاریدا بەجەستەیان ڕێگای ڕووناک بۆ ژنانی دیکە دەکەنەوە. تەنها ئەوانەش نا بەڵکو لەگەڵ دەستپێکردنی خەباتی چەکداری بزوتنەوەی ڕزگاری پەکەکەدا ژنان لە ڕیزەکانی پێشەوەی خەباتدا جێدەگرن و لە ساتە هەرە دژوارەکاندا دەبنە قەڵغان لە بەردەم هێرشەکانی عەقڵیەتی دەسەڵات خوازی و تا ئەمڕۆژ لە چوارچێوەی خەباتی سەربازیدا ژنان لە تێکۆشان بەردەوامن لە ڕیزەکانی چەشنی، یەژاستار، یەپەسەژن، یەپەژە، یەژەشە و هەژەشەدا جێدەگرن و کۆڵەکەی سەرەکی بەرخۆدانن. بۆیە دەگەینە ئەو ڕاستیەی کە ڕێبەراپۆ لە ناو جەرگەی عەقڵیەتی فاشیست و پیاو سالاردا وەک گڕکانێک دەتەقێت و لە ناو فکر و ڕامانێکی قوڵ و پڕ لە چارەسەریدا بۆ مرۆڤایەتی دامەزراندنی پەکەکە ڕادەگەیەنێت و لەگەڵ دامەزراندنی پەکەکەشدا ئازادی ژنی بە بنەما وەرگرت و مەرجی ئازادبوونی ژیان و ژینگە و کۆمەلگە و تاکەکانی وابەستە کردووە بە ئازادبوونی ژنەوە. وەک چۆن ڕێبەر ئۆجەلان دەڵێت ژن لە جەوهەریدا ئازاد نەبێت، کۆمەلگە و ژینگەش ئازاد نابێت.